تووڕەیی بەشێک لە دانیشتوانە کوردەکەی کەرکووکە دژی داخستنی ڕێگەی نێوان کەرکووک هەولێر لەلایەن لایەنگرانی حەشدی شعبی و لایەنە عەرەبیەکانەوە کە هەفتەیەکە دژی پێدانەوەی بارگاکانی پارتی ڕێگەکەیان داخستووە. خۆپیشاندەرە کوردەکان تووڕە و نیگەران بوون، بۆیە دوجار ئاقاری خۆپیشاندانەکەی ڕۆژی شەممە گۆڕا بۆ توندوتیژی و تەقەکردنی هێزە ئەمنی عێراقیەکان لە خۆپیشاندەران. بەو هۆیەوە 4 خۆپیشاندەرگیانیان لەدەستدا و 15 تریش بریندار بوون. خۆپیشاندانی کوردەکان حکوومەتی عێراقی ناچار کرد ڕێگەی نێوان هەولێر کەرکووک بکاتەوە، بەڵام لەسەر لە بەیانی ئەمڕۆوە هێزە عێراقیەکان ئۆپەراسیۆنێکیان لە گەڕەکە کوردیەکان دەست پێ کردووە تا ئێستا نزیکەی 50 گەنجان دەستگیر کردووە. ڕووداوەکانی کەرکووک بەرپرسانی باڵای عێراق و هەرێمیشی هێنایە دەنگ، ئیدانەی خوێنڕشتنی گەنجانی کورد کرا، بەڵام ڕوودانی توندوتیژی ناکۆکی نێوان یەکێتی و پارتیشی قوڵتر کردەوە. پارتی یەکێتی بە دنگەدانی خۆپیشاندەرە عەرەبەکان و یەکێتیش پارتی بە بەکوژدانی گەنجی کورد لە پێناو بارگایەک تۆمەتبار دەکات. لە ئێستادا دۆخی کەرکووک هێور بۆتەوە، بەڵام بەڕای چاودێران مادام ناکورتە سیاسیەکان شۆڕ کرانەوە بۆ نێو شەقام، دۆخی داهاتووی کەرکووک هەموو کات جێی مەترسی دەبێت. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.